سەبارەت بە بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە دیارە دوای 4 جار لە دواخستنی سەرۆکی هەرێمی کوردستان پێنجەمین مەرسومی بۆ بەڕێوەبردننی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیاریکە کە بڕیارە 20 تشرینی یەکەمی ئەم ساڵ هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا بڕێوە بچێت. هەڵبەتە بەڕێوەچوونی هەڵبژاردن لە کاتێکدایە کە ماوەی 11 مانگ دەبێت کە هەرێمی کوردستان بێ پەرلەمانە واتە کارەکانی پەرلەمانی کوردستان لەلایەن دەرگای فدراڵی عێراقەوە هەڵپەسێدراوە. ئێمە بۆ گفتوگۆکردن سەبارەت بە بۆچوونی لایەنەکانی هەرێمی کوردستان سەبارەت بە دیاریکردنی هەڵبژاردن لە وادەیەکی دیاریکراودا خۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن لە وادەیەکی دیاریکراودا گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز سەلاح باپیر چاودێری سیاسی کە بە شێوازێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرە و لەگەڵماندا. کاک سەلاح سڵاو لێ بێم کاتت باش. بیانی تۆش بە ساخان سڵاو لێ ئەو سەرزەمینەرانی کوردستان ویست لە هەر کوێیەکی دنیا بن. زۆر سپاس دەکەین کاک سەلاح. دیارە بۆ دوجار وادەیەک دیاریکراوە بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا دەمەوێت بۆچوونی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بزانم سەبارەت بەوەی کە سەبارەت بە بەڕێوەچوونی پرۆسی هەڵبژاردن. بڵێ زۆر سپاس خۆتان باشە زانن کە ماوەی تقریبا نزیکی ساڵێکە پەرلەمانی کوردستان هەڵوەشەوەتە وادەی یاسایی خۆی لە دەستداوە ئەتوانم بۆ تا حکوومەتێکی کار بەڕێکردووی یاخود نەمانی پەرلەمانی کوردستان فراغێکی یاسایی ئەو تۆی لە هەرێمی کوردستان دروست کردووە. بەڕاستی ئەمە جێگای داخە ئەبینی کە لە ماوەکانی ڕابردوو بە بڕیاری سەرۆکی هەرێم کە خۆی ئەندامێکی باڵایە لە حیزبێکی دەسەڵاتەوە کە بڕیاریدا کە بڕیار وابوو لە دەی 6 هەڵبژاردن بکرێت کەچی هەموو لایەنە سیاسیەکان ئامادەی خۆیان دەربڕێکەوە لەو کات و ساتەوە هەڵبژاردن بکرێت و ئامادە من بۆ هەڵبژاردن لە دەی 6 بکرێت. بەڵام بەداخەوە خودی حیزبەکەی سەرۆکی هەرێمی کوردستان کە بخۆی وا دەکەی دیاری کرد ئەوان یەک لە هۆکارەکان بوونکەوە هەڵبژاردن نەکرێت و هەڵبژاردن دوا بکرێت و ئەتوانم بە بڵێم بە بڕیارەکەی سەرۆکی هەرێمە ڕازی نەبوون و کە بەشداریان نەکرد. بەڵام لە ژێر فیشارێکی نێودەوڵەتی لە ژێر فیشارێکی ناخۆی هەرێمی کوردستان و دەرەکی و یاخۆ بە بڵێم دۆستەکانیشەوە زۆر زەختیان لێکراکەوە بتوانن هەڵبژاردن بکرێت و ئەوە بووکەوە هەڵبژاردن تەزیل کرەوە. بەڵام خۆشبەختانە دیارە دوێنێکە بڕیادرێکەوە لە مانجی دای ساڵات و لە 20 هەڵبژاردن ئەو ساڵکە لە مانجی لە 20 هەڵبژاردن بکرێت و زۆربەی لایەنەکانش ئامادەی خوان دەربڕێەوەکەوە بتوان هەڵبژاردن لە کات و ساتی خۆیدا بکرێت. بەڵام کە لە ڕابردوو ئەبینی هەموو لایەنەکان ئامادەی خوان دەربڕێ بوو کە هەڵبژاردن لە کات و ساتی خۆی بکرێت هەستیان درچیان بەمە ئاکرد کەمە هەرێمی کوردستان فەراغێکی یاسایی لێ دروست بۆ بۆی بتوان بە زووتری کات ئەم فەراغە پڕ بکرێتەوە هەڵبژاردنێکی دەستوری هەڵبژاردنێک بکرێت بۆی هەموو خەڵکی هەرێمی کوردستان تێدا بەشدار بێت و ئەم فەراغە کۆتایی پێ بێت. بەڵام بەداخەوە لایەنێکی سەرەکیەوە لە حکومەت بەشدارە پاشەکشەی لێ کرد و بەشداری نەکرد بە چەند هۆکارێکی کەەوە خوان باشتر ئەزانن. کۆتا مەرسوم کە بۆ دیاریکردنی بەڕێوەبردننی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیاریکراوە 20 ئەم مانگیاندانە کە بە مەرسومی پێنجەمە. ئایا دەرکردنی ئەم مەرسومانە کاریگەری چی دەبێت لەسەر هەرێمی کوردستان کە هەر جارە مەرسومێک دەردەکرێت بۆ دیاریکردنی ڕۆژێک بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن بەڵام دواتر شکست دەهێنێت لە خۆت بڕیارەکە بۆ خۆی جێبەجێ ناکرێت. ئایا کاریگەری ئەم مەرسومانە لەسەر هەرێمی کوردستان چی دەبێتەوە؟ ئایا پێشبینی دەکرێت ئەم مەرسومەی کۆتاییش هاوشەوەی مەرسومەکانی دیکە دووبارە کاری پێ نەکرێت یاخود دووبارە جێبەجێ نەکرێت؟ بڵێ وڵی ئەمڕۆ کە لە هەرێمی کوردستان ئەبینی بە حکمەوەی دەستی دەرەچی مسێتەرە بەسەر زۆربەی دەسەڵاتەکانی لە هەرێمی کوردستان مەشتێکی واردە ئەکرێ ئەمە شاندیسە هەڵبۆشێدرێتەوە. وەکو چۆن ئیشارەتم پێدا ئەبینی کە خودی سەرۆکی هەرێم کە جێگری یەکەمی لایەنی سیاسیە کە بڕیار دەرەکە کە لە دەی 6 هەڵبژاردن بکرێت بەڵام کەچی خودی حیزبەکەی خۆی بەشداری هەڵبژاردن ناکات و پێشێلی بڕیارەکەی سەرۆکی هەرێمەکە. ئەمە جێگای سەر سوورمانە یعنی کە بینی بە بڕیارەکەی خوان ڕازی نابن. بەڵام ئەم کاتەشکەوە کە ئێستا کە ئەمجارە 20 هەڵبژاردن کراوە بەبێ ئەوەی بگەڕێنەوە بۆ هیچ لایەنێکی سیاسی بۆی مشاوەرێکی سیاسی بکرێت لەگەڵ لایەنە سیاسەکان بۆی کات و ساتەکە دیاری بکرێت بۆ هەڵبژاردن لەژێر فیشارێکی دەرەکی لەژێر فیشاری دۆستەکانی هەرێمی کوردستانیان خەڵکی نێودەوڵەتیەوە پیشارکراوە هەڵبژاردن ئەبێ هەر بکرێت لەبەر فراغی یاسایی هەیە. ئەمە بۆ بڕیار بوو درەکەوە 20 هەڵبژاردن بکرێت و کە ڕۆژی هەڵبژاردن دیاری کرا. بەڵام ئێستاش ئەمە ئەکرێ لەم پەری بخرێتە بەری کە لە ڕێگا نەدرێت دیسان لەو کات و ساتەی خۆ هەڵبژاردن بکرێت. ئەمانە بەڕای خۆیان کەوا ئازاننیکەوە ئەوان ئەگەر دەسەڵاتی یەکەم نەبن یاخۆ حیزبی یەکەم نەبن هەرێم بەرەو پاشەکشەیەکی و هەرێم بەرەو نەمانەتی. ئەمە بەڕاستی جێگای گومان و جێگای داخە. یعنی هەڵبژاردننی پاکانە هەڵبژاردنێکی دموکراسی بێگەردانە ئەوەیە ینی ناکرێت حیزبێکەوە
ژمارەی کوچەکانی بۆ خۆ دیاری بکات نفسی ژمارە کوسی بۆ خۆی بین ئەمە شتێکی مەحاڵە ئیلا مەگەر بە ڕێگایەکی ناشەرعی بە ڕێگایەکی تەژبیر بتوانن ئەمینی هەڵبژارنی ئەم جارەشێکەوە کۆمەڵێک لەمپەر هاتۆتە پێشی کۆمەڵک ڕێکاری یاسایی کۆمەڵێک شتات و پێشی کۆمەڵک ناوی وەهمی نەماوە لیستەکان پاکراونەتەوە یاخۆ ئەو هەڵبژارنی ئەمجارەکە بەهۆی ڕێگا ئەلکترۆنەکانی بایۆمەتری ئەنجام ئەدرێ ئەتوانم بڵێم ڕێگریەکی لە 1995 لە تەزویر ئەگرێ ئەمە یەک لە هۆکارەکانەکەەوە لایەنی سیاسی مەترسی لەسەر ئەمە هەیە کە بەشداری هەڵبژار بکەوە ئەو دەنگانێک کە لە ساڵانی ڕابردوو کە بەهۆی ئەملاوە یاخۆ بەهۆی کاری نادیموکراسی بەدەستین ئەمجارە نتوانین بەدەست بێنێتەوە ئەمە یەک لە هۆکارەکانێکەوە لەم پەر ئێخیرە بەردەست بەردەمی هەڵبژار نەکەین بۆی هەڵبژار نەکات و ساتی خۆی نەکرێت بەڵام کەسی ئەبینی ئەمڕۆ هەموو لایەنە سیاسیەکان بە تێکرای لایەنە سیاسەکان ئەوانی کە بەشدارن لە حکومەتی هەرێم ئەوانی کە بەشدارش نین لە حکومەتی هەرێم ئامادەی خوان دەربڕێوەکەوە هەڵبژاردن بکرێ و لە کات و ساتی خوانەوە هەست بە فراغی یاساییەکەن هەست بە مەترسیەکەن ئەو مەترسیەکە لەسەر هەرێمی کوردستانە. بەڵێ کاک سەلاح لەگەڵ ئەوەی کە ئەوکو بەڕست باست لێەوە کە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان ڕاوێژیان پێ نەکراوە کە لە دیاریکردنی وادەی هەڵبژاردن پەرلەمانی کوردستان بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەوان قایلن بە بڕیارەکە ئەمە چۆن دەبینی چۆن هەڵی دەسەنگێنیت؟ ئەمە هەڵە سنجی ئەمان ئەم لایەنانەی کەەوە پرسیان پێ نەکراوە یاخۆ ئامادەشن بۆ هەبرن پەرۆشی قومی نەتەوەی وایان لێکەوە کە ئەو فراغی یاسایە چیتی کە بربەست نەبێت لە بەردەم هەرێمی کوردستان هەست بە و مەترسیەکەن کە ئەو مەترسیەکە لەسەر هەرێمی کوردستاندایە بەڕاستی ئەم فراغی یاسایی پەرلەمان وای لێ کردووە مەترسیەکی هەستۆتە سە هەرێمی کوردستان فراغێکی یاسایی دروست کردووە بۆی بتوان لە ناوەندی بەغداشەوە ئەبیری چۆن نەماوەکانی ڕابردوو بەغدا بە حکمی ئەم فراغی یاسای زۆر زەختی لە هەرێمی کوردستانە کرد وای لە هاتوو خەڵکی هاوڵاتیان هەرێمی کوردستان بازەکەیان نەدا ئەم بازەش میلەتی کورد بە دەرەجەیەک بازەکەی پێدا نەک لایەنە سیاسیەکانەوە لە پێناو بەرژەوەندی تەشتی حیزبایەتی خوان کۆمەڵک شتی دموکراسی کۆمەڵک شتی نەتەوەی کورد وەلا ئەنێن تەنها بۆ ئەوی تەنها لایەنەکەی خۆمەرامی حیزبەکەی خوان سەر بکەین بەڕاستی ئەمە جێگای داخە ئەبینی کە ئەمڕۆکە کات و ساتی هەڵبژاردن دیاری کراوە کە پرس بە لایەنەکانی دەکەوە بەڵام لە هەمان کاتیشدا ئامادەنا کە لە ڕۆژی هەڵبژاردن بیکەن و بەشداری بکەن ئەمە بەڕاستی بە پەرۆشیوە دیارێکە ئەمە پەرۆشی و حیزبە سیاسیانە پەرۆشی ئەو لایەنە سیاسیانە لە خەمخۆری هەرێمی کوردستان لە خەمخۆری فراغی یاسایی کە لە هەرێمی کوردستان نەمینی بۆی ئەم فراغەسی دیکە نەمێنێتەوە بتوانن دەنجی گەل بە دەنجی چ ڕاستەقینە بێتە پەرلەمانشەوە زیاتر ئەو هەوڵ و کۆش ئەوە زیاتر لەوەی کە هەڵبژاردننی ئەمجارە هەڵبژاردنێکی پاک و بێگەردە هەڵبژاردنێکە وەکو چۆن لە ڕابردوو برادرانی سەرکرداتی یاخۆتە بێژیەکی نیشتیمانیەکان باسیەوەی کرد 11-0 کەش کۆتایی هاتووە وەکو چۆن لە هەڵبژاردنەکانە کرا 11-0 ئەمەشیان کۆتایی پێ هاتووە ئەمانە هەمووی هۆکارێکی کەوانە خەڵکی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان ئامادەی خوان دەربڕیەوە بۆی بتوانن هەڵبژاردننی ئەمجار هەڵبژاردنێکی پاک و بێگەر بێ بۆ بتوانن دەنجی ڕاستەقینەی گەل بچیتە پەرلەمانەوە. بەڵێ دیاریکردنی وادەی هەڵبژاردن و هەروەها کۆکبوونی لایەنە سیاسیەکان ئەمە ئەوە دەگەێنێت ئێستادا و کێشە و گرگرتانێکی پێشتر لەناو لایەنە سیاسیەکان جاهابووە یاخود ئەو خەڵانی کە لایەنە سیاسیەکان لە ڕابردوودا ئەشکالیان سەری هەبوو ڕێک نەکەوتونە ئەمە ئەو دەگەێنێت کە لە ئێستادا کێشەکانی نێوانیان چارەسەر بووە یاخود هەمووان لەسەر ئەو خەڵانە کۆکن کا پێشتر نەکۆکیان لەسەری هەبووە. من پێم ئەمە ناکۆچیانە ماون بەڵام ئەم کێشانە چارەسەر نەکراون من بەڕاستی ینی کە بڵێن وڵا هەموو لایەنەکان ڕێککەوتن لەسەر کاتی دیاریکردنی هەڵبژاردن و یاخو کێشەکانی خوان ڕێکی خستۆتەوە لە نێو ماڵی کوڕێکسە من پێمان نەوە مشتیوە ڕووی نەداوە تەنها لەژێر فیشارێکی نێودەوڵەتی فیشارێکی ئوموم متحیدا یاخۆ وڵاتانی دۆستەکانی گەلی کورد ئەمە وای لێکردکەوە بتوان دیسان کات و ساتیشکە بۆ هەڵبژاردن دیارە بکرێتەوە بەڵام لە هەمان کات هەستکردن بە پەرۆشی نەتەوەی هەستکردن بە سۆزی مەسئولیەتەوە بۆیە لایەنەکانی دیکەش هەموو ئامادەی خوان دەربڕێەوە لە کات و ساتی خۆی کە هەڵبژاردن کە ڕۆژی 20 دیاریکراوە ئامادەیان دەربڕێەوە بۆی بەشداری هەڵبژاردن بکرێت بەڵام هیوادارم دیسان لەم پەر نێخسترێتەوە بەردەمی هەڵبژاردنەکەەوە بۆی هەڵبژاردن دیسان نەبێت هۆی فراغی یاسایی دووبارە دروست بێتەوە هەرێم بەرە و ئاقارێکی ناڕێک و ئاقارێکی تاریکی بەرن ئەمە یەک لە هۆکارەکانەکەەوە لە سیاسەکان ئامادەی خوان دەربڕێەوە کە بەشداری هەڵبژاردن بکەن لە پێناو بەرژەوەندەکانی گەلی کورد کەواتە هەڵەستی نێودەوڵەتی هەڵوێستی وڵاتانی دەرەوە لەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردن خۆ لەسەر دیاریکردنی وادەیەک بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا هەڵوێستی ئەوان چوویە؟ ئەوان دایم بە تایبەتی ئەو دۆستانی گەلی کورد کە لە وڵاتانی ڕۆژئاوا و ڕۆژهەڵا ئەمریکادانا بەڕاستی زیاتر بە پەرۆشی ئەوەن هەرێمێکی ئارام و هەرێمیش سەقامگیر هەبی بۆ ناوچەکەدا
ئەبینی کە لە ماوەکانی ڕابردوو بە تایبەتی وڵاتانی وەکو ئەمریکا و ئەوروپا کۆمەڵک تەزعیان داوە کۆمەڵک هاوکاری زۆریان کردو بۆ هەرێمی کوردستان بۆی هەرێمێکی ئارام و هەرێمێکی دیموکراسی لە ناوچەکەدا هەبێ بەڵام کە بینی ئەمڕۆکە کە فراغێکی یاسایی دروست بە لە هەرێمی کوردستان ئەوانش بە پەرۆشەوەنە بۆی زیاتر ئەوان زیاتر هەوڵی ئەدەن ئەم فراغ یاسای نەمێنێتی و هەڵبژاردن بکرێت و لە کات و ساتێکی دیاریکراوە بۆی بتوانن سیستەمێکی قانونی دەستوری هەرێمی کوردستان بەخۆ ببینی بۆی لەو کات ئەوان هەم بتوانن لە هاوکاریەکانی خۆ لە هەماهەنگی خۆیان لەگەڵ هەرێمی کوردستان بەردەوام بن بۆیە لە کاتێک کە هەرێمی کوردستان فراغی یاسایی هەبێت و نەمانی قانون نادەستور بەرەو نەمان بچێت و بێگومان هەرێمش ئەکەوێتە ئاقارێکی لێواری سەر هەڵدێرەوە ئەو کات و ساتەشەوە بە هەموو تواناکارێکە بەپێ و قانونی دەستوری عراقی هەرێم کە دانی پێدانراوە کە هەرێمەکان بەرەو فراغی یاسایی بچوە وڵاتانی ئەوروپی و ئەمریکیشەوە ناتوان ئەو هەماهەنگی و ئەو هاوکاریانە بەردەوام من لەسەر هەرێمی کوردستان بۆ زیاتر ئەوانش هەست بە مەترسی ئەوەکەن کە هەرێم فراغی یاسایی لێ تادرەوە بۆ زیاتر هەوڵی ئەوە ئەدەن کە بە زووترین کات هەڵبژاردن بکرێت لە کات و ساتێکی دیاریکرا و هەڵبژاردن بکرێت لە کاتی خۆیان هەم فراغ یاسایی کە نەمینی ئەمانیش بەردەوام من لە کار و چاڵاکیەکانی خوان لە هەرێمی کوردستان و لە ناوچەکەدا. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز سەلاح باپی چەودێری سیاسی سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بانی ئەمڕۆی کوردستان نووز لەگەڵ ئێمە ئامادە بوویت.